بسم الله الرحمن الرحيم. ألف لام را، تلك آيات الكتاب الحكيم. أكان للناس عجبا أن أوحينا إلى رجل منهم أن أنذر الناس وبشر الذين آمنوا أن لهم قدم صدق عند ربهم. قال الكافرون إن هذا لساحر مبين. إن ربكم الله الذي خلق السماوات والأرض في 6 أيام ثم استوى على العرش يدبر الأمر ما من شفيع إلا من بعد إذنه. ذلكم الله ربكم فاعبدوه أفلا تذكرون. إليه مرجعكم جميعا وعد الله حقا إنه يبدأ الخلق ثم يعيده ليجزي الذين آمنوا وعملوا الصالحات بالقسط، والذين كفروا لهم شراب من حميم وعذاب أليم. والذين كفروا لهم شراب من حميم وعذاب أليم بما كانوا يكفرون. هو الذي جعل الشمس ضياء والقمر نورا. هو الذي جعل الشمس ضياء والقمر نورا وقدره منازل لتعلموا عدد السنين والحساب. ما خلق الله ذلك إلا بالحق يفصل الآيات لقوم يعلمون. خۆی گەورە پاداشتی خەیری مامۆستا ئەکار بداتەوە. لە هەر شوێنێک کانیا و هەبێ دەبمە بەردە نوێژ لە تەنیشتی. لە هەر جێیەک شاخت بینی نەرم نەرم دەبمە پێدەشتی. لە هەر کوێیەک مرۆڤ هەبێ دەچمە نێو دڵ و ڕەوشتی. لەسەر ڕێی هەر کانیاوێک بم دەبمە چرای ڕێی بەهەشتی. بچمە نێو گوفتاری هەر کەس دەبمە جوانترین فەرمایشتی. گەر پۆشاک بم دەبمە حیجاب، دەبمە مێزەر دەبم بە جامانە و ڕەشتی. من دەزگای نووری حیکمەم پەیامی قورئانم پێیە بۆ منداڵ و بۆ گەنج و لاو بۆ مرۆڤایەتی بۆ گشتی. بە ناوی خودایی تەنهای بێشەریک خالقی مەخلوق لە عەیبە تەریک سەنا و سپاسی بەردەوام بێحەد بۆ ئەو ئەسسەمەد بۆ ئەو ئەلئەحەد. درود و سەڵات سەلام بێ سنوور لەسەر پێغەمبەر سیراجی پڕنور. بۆ ئال و بەیتی لە بۆ یارانی بۆ عاشقانی بۆ شوێن کەوتوانی. خۆشەویستان ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست،
بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی بانگەواز، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێزتان لە ئاهەنگی ساڵانەی لقی شارەزۆری دەستگای نووری حیکمە. پێکەوە گوێبیستی وتەی بەخێراتنە بین لەلایەن بەڕێز مامۆستا سۆران، بەڕێوبەری لقی شارەزۆری دەستگای نووری حیکمە، با بەڕێزیان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. مامۆستایانی ئایانی سەنگین، پیاو ماقوڵان، نوێنەرانی حیزبی و حکومی و ڕێکخراوەکان، ئەندامان و مامۆستایان و فێرخوازانی لقی شارەزۆری دەستگای نووری حیکمە، باوکان و دایکانی بەڕێز، سەرجەم میوانانی عزیز، السلام علیکم ورحمة الله وبركاته. لە ناخی دڵمانەوە بۆ پڕی خۆشحاڵیەوە بە خێراتی بەڕێزتان دەکەین بۆ ئاهەنگی ساڵانەی بەڕێوەبەرایەتی قیراءە و مۆڵەتی بێداری لقەکەمان. داواکارین لە خوای پەروەردگار ئامادەبوونتان لەم کۆبوونەوەیەدا بخاتە تەراجوی چاکەکانتان و بە باشترین شێوە پاداشتان بداتەوە. سەرەتا سوپاسی خوای پەروەردگار دەکەین لەسەر سەرجەم نیعمەتەکانی، بە تایبەت ئەو بەخشە گەورەی کە ئێمەی سەرقاڵی وتە بە پێزەکانی کردووە بە خوێندنەوە و لەبەرکردن و ڕاوەکردن و فێربوون و فێرکردنی حکم و ئادابەکانیەوە. سوپاس بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی، سوپاس بۆ ئەو مامۆستا ماندوونە ناسانەی کە ساڵانێکی دوور و درێژ لە خزمەتیاندا بووین و ئەوانیش بەو پەڕی دڵسۆزیەوە سەرقاڵی پێگەیاندن و پەروەردەکردنمان بوون تاکو گەشتینە ئێرە. سوپاس بۆ سەرجەم ئەندامان و ئیدارە و مامۆستایان لە لق و بازنەکان کە ئەم ئاستەی ئێستەی لقەکەمان لە دوای خوای پەروەردگار بە هەوڵ و تێکۆشانی بەڕێزیان بووە. سوپاس بۆ خێرخوازان و هاوکارانمان کە وەک سەربازێکی بوون بە سامانەکانیان وەک قەڵا لە پشت ئەم کار و پرۆژە پیرۆزەوە وەستاون کە ئەگەر هاوکاری بەڕێزیان نەبوایە ئەم پرۆژێ بەم ئاستەی ئێستا نەدەگەشت. داواکاری لە خوای پەروەردگار بە بەهەشت پاداشتیان بداتەوە. سوپاس بۆ ئیدارە و لایەنە ئەمنیەکانی قەزای شارەزۆر کە هەمیشە هاوکارمان بوون و کار ئاسانیان بۆ کردوین لە ئاهەنگ و چالاکیەکانماندا. سوپاس بۆ هەڵسوڕەدەرانی ئەم ئاهەنگە و سەرجەم لیژنەکان کە بەدڵنیاییەوە بەڕێزان لە ئاهەنگێکی لەم شێوەیەدا دەیان کەس لە بەرایان و خوشکان ماندوونە ناسانە لە کاتی خۆیان بەخشیوە تا ئەم ئاهەنگە بێتە بەرهەم. داواکاری لە خوای پەروەردگار موفەقیان بکات. زۆرێک لە خەڵکی هاوکار و پشتیوانمان بوو، بۆیە لێرەوە سوپاسی سەرجەم ئەو کەسانە دەکەین ئەگەر تەنها بە دوعایەک یان وشەیەک یان هەر شتێکی تر بوو بێت. کورتەیەک لەسەر شێوازی خوێندنی قیراءەتی قورئان و قۆناغەکانی وەرگرتنی مۆڵەت لە لقەکەمان. سەرەتا فێرخواز بە جوزی عەمە و تەبارەک دەست بە قورئان خوێندن دەکات و تاقیکردنەوە بۆ هەر جوزئێکیان ئەنجام دەدات و پاشان دەچێتە ختم. دەچێتە ختم و دەست بە خوێندنی قورئان دەکات لە لای مامۆستاکەی لەگەڵ گەشتنی بە جوزئەکانی 5 و 15 و 25 لە لای لیژنە تاقیکردنەوە ئەنجام دەدات. فێرخواز لەگەڵ خوێندن و ڕاهێنان لە دەستپێکی ختمەوە دەست دەکات بە لەبەرکردنی قورئانی پیرۆز کە 5 جوز لە خۆ دەگرێت و خوێندنی زانستی تەجویدی نەظەری پاشان تاقیکردنەوەی تێدا ئەنجام دەدات و پێویستە فێرخواز لەو تاقیکردنەوەدا ئاسی زۆر باشە یاخود نایە بەدەست بهێنێت. لەم تاقیکردنەوەی لەسەرەوە باسمان کرد پێویستە فێرخواز لە هەمویانە سەرکەوتوو بێت، پاشان دەچێتە قۆناغی داهاتوو. پاش بڕینی ئەم قۆناغانە بە سەرکەوتووی فێرخواز دەگاتە قۆناغی کۆتایی و پاش خوێندنی جوزئەکانی 26 تا 30 دەچێتە بەردەم لیژنەی باڵای ڕاستاندنی قورئانی و تاقیکردنەوەی کۆتایی ئەنجام دەدات. پاش سەرکەوتن ئیجازەی ڕستەی پەیوەست وەردەگرێت بۆ خوێندنی قورئانی پیرۆز. بەڕێزان، ئەوەی جێی سەرنجە لە ساڵی 2024 لە لقی شارەزۆر 308 تاقیکردنەوە ئەنجام دراوە. بۆیە لێرەدا جێی خۆیەتی سوپاسی تایبەتی لیژنەی باڵای ڕاستاندنی قیراءەت بکەین و داوا لە خوای پەروەردگار بکەین بە فیردۆس پاداشتیان بداتەوە. لە کۆتاییدا پڕ بەدڵ پیرۆزبایی لە فێرخوازەکانمان دەکەین و دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکانیان دەکەین و داوای بەردەوامیان لە خوای پەروەردگار بۆ تەخوازین. دووبارە بەخێرخواهی بەڕێزتان دەکەین و آخر دعوانا أن الحمد لله رب العالمين. خوای گەورە پاداشتی خێری جەنابی مامۆستا سۆران بداتەوە بەڕێوەبەری لقی شارەزۆری دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. چەند خۆشە مەجلیس کە ئاوا کۆیە،
گشت کەلامی خوای لەسەر زار گۆیە لە دەوری سفرەی قورئانی پیرۆز مائیدەی خوایە بۆ من و تۆیە. خۆشەویستان ئامادەبوانی بەڕێز، گرنگترین هۆکارێک بۆ بەرەو پێشچوونمان لە هەموو ڕەهەندەکانەوە شوێن پێهەڵگرتنی پێغەمبەری پێشەوامانە صلی الله عليه وسلم، ئەویش کانە خولوقه القورئان. لەسەر ئەم باسە و بەناونیشانی قورئان هۆکاری هەستانەوەمانە زۆر بەڕێز جەنابی مامۆستا شێخ ئیبراهیم نێرگسە جاڕی بابەتێک پێشکەشەکات، فەرموون با پێکەوە گوێبیستی بین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين حبيبنا وقائدنا وسيدنا محمد صلى الله تعالى عليه وآله وسلم. ئامادەبوانی بەڕێز، بە چ زارێک بە چ دەربڕینێک سپاسگوزاری خوای پەروەردگار بین لەسەر خەڵات و دیاری نیعمەتی ئیمان و ئیسلام و لەسەر خەڵاتی ئەوەی کە ئێمە ئوممەتی قورئانین. ئامادەبوانی بەڕێز، قورئان و هۆکاری هەستانەوەمان گوزەرێکی خێرا بەنێو پەیامەکانی هەستانەوەی ئوممەتی قورئان لە قورئانەوە ئاراستەی خۆم و بەبیرهێنانەوەش بێت بۆ بە تایبەتی تەواوی مسلمانان و ئەهلی قورئان. ئازیزانم، ئەم قورئانە کەلامی خوایە سبحانه وتعالى. ئێمە دەتوانین لە ڕێگەی ئەم قورئانەوە لەگەڵ خوای پەروەردگارە بدوێین و بە هەمان شێوە ئەو لەگەڵمان بدوێ. ئەم قورئانە 12 مانگی خوای پەروەردگار 1 مانگی کردووە بە سەردار و گەورەیان کە مانگی ڕەمەزانە بۆ شهر رمضان الذي أنزل فيه القرآن. هەمومان گوێمان هەمیشە ئەمانەوێت تا مەزرۆی بیستنی هاتنی ڕەمەزان و شەوانی کۆتایی قەدر بێ بۆ چونکە لەیلەة القەدر خەیرەکەی من 1000 شهر، بەڵام ئینا ئەنزەلناه في لەیلەة مبارەکە. ئەم قورئانە لە شەوێکی مبارەکە دابەزیوە. بۆچی جبریل سەردار و گەورەی هەموو فریشتەکانە لەبەر فەضلی قورئان؟ بۆچی ئوممەتی محەممەد المستەفا صلی الله تعالی عليه وسلم هەم لە دنیا و هەم لە دوا ڕۆژ سەردار و گەورەی گەلانە هەر لەبەر خاتری قورئان؟ گەر بمانەوێ ئێمەش ببینەوە بە سەردار و گەورەی ئەم جیهانە جارێکی دیکە بۆ خزمەتکاری تەواوی عیباد و بیلاد، ئەبێ بچینەوە خزمەتی قورئان و بزانین تەنها و تەنها بەم قورئانە نەبێ ئێمە ناتوانین هەستینەوە و ناتوانین بە تایبەتی جارێکی دیکە ببینەوە بە خاوەنی تەمکین و دەسەڵات. ئازیزانی من، بە تایبەتی هەموو ناوەندەکانی قورئان و فێرکردن لە سەرتاسەری هەرێمی کوردستان، هەموو مامۆسایان و هەموو ئەهلی حیفظ و هەموو ئەهلی تەجوید و قیراءات، ئێوە تاجی سەرسەرمانن. کاری ئێوەیە هەوێنی ژیانی دەعوە و بانگەوازیمان. ئێوە لای خوای پەروەردگار ئەهلی خاص و تایبەتی ئەون. نامەوێت لەوە زیاتر لە فەضلی ئێوە بدوێم، بەڵام کاتێک باس لە تەوەرێکی دیکە دەکەم جیا لە حیفظی قورئان و جیا لە تەجوید و جیا لە قیراءات، مەبەستم پێ لە ڕاوەساندنی ئەم کارە و کەمکردنەوەی ئەم کارە نییە. ئەمەوێ بڵێم لەگەڵ حیفظی قورئان و لەگەڵ ئیجازات و لەگەڵ تەواوی گرنگیدان بە هەموو بوارەکانی قیراءات و تەجوید، بەڵام بینەوە ناو ئەوەی بزانین ئەم قورئانە چۆن ئاراسەمانەکات بۆ هەستانەوە و بۆ لەسەر پێی خۆ ڕاوەستان و بۆ بوونەوە بە خاوەنی حکم و دەسەڵات. ئازیزانم، ئەم قورئانە کام واقعی گۆڕی؟ پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام لەو ساتەوەی ئایەتی یا ئەیوهە المزەمل یا ئەیوهە المدەثر یەک وشە بە تایبەتی قم هەستە. 23 ساڵ تەمەنی پێغەمبەرایەتی ئازیز عليه الصلاة والسلام ئایەتی قم واتە هەستە، ڕابوەستە، زەمەنی پاڵدانەوە بەسەر چوو.
پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام توانی خراپترین دۆخ و واقعی جاهیلی ئەو کات بگۆڕێ بەچی؟ بە قورئان. ئەم قورئانە سەیدونا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ بە شمشێرەکەی دەستی ئەیەوێت بچێ لە بەرامبەر محەممەد المستەفادا ڕابۆستیە و جەنگی لەگەڵدا بکات، بەڵام ئایەتی طه ما أنزلنا عليك القرآن لتشقى سيدنا عمر دكا بخصمت كاريك يم إسلام ديكا بسرخري إسلام أم قرآن چو قرآن كاريك دروسكات مسلماناني عزيز بوي براستي أمويت لنيو قرآن دا سرشتان راب كيشم چون تركيستان بتايبتي أهلي همومان كأهلي قرآنين بتايبتي أهلي قراءات ناوندكاني قرآن چون تيبرين بسر همو ياساكاني تجويدا جيب جيدكين ورتل القرآن ترتيلا سرشتان رادكيشم هو كاركاني هستانوي إيما لم قرآن دا دياري كراوة تنها وتنها خوي دبينيتا ولا چوار خالي قورو قرنگ دا أمويت چاوكان لخودنوي قرآن دا تركيزي لسر أم هو كاري هستاناوانا بيد يكمينيان كبريتيا العقيدة بيرو باور دومينيان الأخلاق روشتو باراستني بها بالاكاني روشت سيمينيان الحكم الشرع المنهج بزماني أمره القانون الدستور كباس لودكات كبيويست براسي أم قرآن حاكمي دلو مال ولاتمان بي خالي چوارمو توري چوارمي أم قرآن بريتيا القصص چیرۆک بەڵام کام چیرۆک ئاماژەی پێدەدەین ئازیزانی من کە باس لە عەقیدە دەکەم عەقیدەیەکی صەحیح و ڕاست و دروست عەقیدەیەکی عەمەلی عەقیدەیەکی کرداری عەقیدەیەکی سەلیم عەقیدەیەک کە بەڕاستی چۆن ئەسحابی پەروەردە کرد چۆن بیلالێکی وا گەورە و سەردار کرد لە سەربانی کەعبەوە دەنجی الله ئەکبەر تا ڕۆژی قیامەت بەردەوام بێت لە سەرزاری ئەوە کە دەستی پێکرد ئەو عەقیدەمانەوێ عەقیدەیە کە بەڕاستی یاسر و سومەیە و عەمار خانەوادە گەورە و بەڕێزەکەی پەروەردە کرد بەڕاستی بریتی نەبوو لە ناوی کتێب ڕیزکردن و بریتی نەبوو لەم مەذاهیبەی کە ئێستا ئەمڕۆ هەیە ئەتوانم بڵێم عەقیدە کردارە عقيدة هەڵوێستە عقيدة بەڕاستی ڕنگدانەوەی قورئانە لە تەواوی کایەکانی ژیانمانە ئەجینا بە زمانی ئەمڕۆ بڵێین ئەگەر بچین تەواوی کتوبەکانی عقیدە سیر بکەین هەمویان بەڕێزن بەڵام مەبەستم پێ ئەوەیە بەڕاستی ئەبێ عقیدەیەکی حەرەکی عقیدەیە کە بەڕاستی هەڵوێست و مەوقیف لە زارمان لە کردارمان لە مامەڵەمان لە هاوماڵیمان پێمانەوە دیار بێت عقیدەیەک پێمانەڵێ أليس الله بكاف عبده مگر الله جل جلاله كافينيا عقيديك بمعنى ليلة شيدة ترسي أي إنسان لأجلت وما كان لنفس أن تموت إلا بإذن الله مردني إما بدستي خوايا أما عقيديا لشي ترسي للرزق الله جل جلاله السين بذاتي خوي دخواو رزقي إيه ولا آسمان وبراوة أما عقيديك قرآنية أما عقيديك محمدية صلى الله تعالى عليه وآله وسلم أو عقيديك براستي أبي بزانين ترسمان لا إيمان من بدستي خواي پروردگار و خوي دي بخشي أجل من بدستي خواي پروردگار رزقش من لا خواي پروردگار أبي عقيدة من وابي وعدي خواي وكان حقا علينا نصر المؤمنين أي خواهي پروردگار نافرمي إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم أم بابتانا أبي إيترنا واندكاني قرآن كان من زور زياتر تركيز بخينا وسري كخومان پرورده بكينا وعقيدة إيما أبي براستي حلويستو رندانا وورو متمانا بيك أهل قرآن وبطالب قرآن دبخشي خالي دوم كباس لأخلاق دكات ئازیزانی من پێم خۆشە زۆر بە خێراییەم چەند ڕقەمەتان لابێ هەر هەمووتان کاتێککە باسی عیلم دەکەین ئەم قورئانە 800 ئاەت ئاماژە بە عیلم و بە فەضلی عیلم و بە شانازیەکانی ئەهلی عیلم دەکات کە ئەمێ باسی حکم کەم 500 ئاەت لەم قورئانەدا باسی حکم و جێبەجێکاری شەرعی خوای پەروەردگارمان بۆ دەکات کاتێک باسی عەقڵ و باسی نیعمەتی گەورەی عەقڵ دەکەم
لە قورئاندا 50 جار ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ خوای پەروەردگار ئەم وەحیە ئەم نەقلە ناردوێتی بۆ ئەهلی عەقڵ کە دەبێ مسلمان لە هەموو کەس هەمیشە عاقڵ و ژیرتر بێ کە باسی تەفەکر و بیرکردنەوە دەکەم کە ئەم قورئانە بە هەمان شێوە نزیکی 300 جار هانمان دەدات کە ئێوە بیر بکەنەوە تێڕابمێنن لە دەسەڵاتی خوا سبحانه وتعالى ئەوەی کە وتم کەمێکە دڵۆپێکە لە نێو ئەم قورئانەدا کە دەبێ بەڕاستی بەم جۆرە مامەڵە بکەین. پێغەمبەر یەکرمان عەلەیهی سەڵات وسەلام هەموو پەیامەکەی خۆی پەیامی 124,000 پێغەمبەر یعنی 124,000 پێغەمبەر کە هاتۆ بۆ سەر زەوی 104 کتاب کە هاتۆ بۆ سەر زەوی هەر هەمی کۆ کاتەوە لە یەک وشەداوە فەرموێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق أو صالح الأخلاق أو كما قال عليه الصلاة والسلام. پەیامی من تەنها و تەنها بریتیە لە چی؟ لەوەی کە بینای ڕەوشت تەواوکەم، بینای ڕەوشت بپارێزم، بەها باڵاکانی کۆمەڵایەتی خەڵک بپارێزم. ئەزیزانم ئیتر کاتێک نوێژ ئەکەین ئەبێ بزانی نوێژ یانی ئەخلاق. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. گەر نوێژ چاوی منی ڕێک نەخست، زاری منی ڕێک نەخست، خواردنی منی ڕێک نەخست، کەواتە ئەو نوێژە نزیکم ناکاتەوە لە خالق بەڵکو دوورم دەخاتەوە. بە هەمان شێوە کاتێک باسی زەکاتەکەین خوای پەروەردگار کە باسەکە فەرمێت لیان وەربگرین زەکات بۆچی؟ تطهرهم وتزكيهم. کاتە زەکاتی شەر ئەخلاقە ڕەوژوانیە هەموو سەوم ئەو عیبادەتە گەورەیە لعلكم تتقون کە تەقواش بەڕاستی پلەی باڵای بەهای ڕەوشتی مرۆڤایەتی پێمان دەبەخشێت. لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب. سورة حجرات كسورة أخلاق كسورة بنيادناني بهاي تاكو خيزان كوملقايا نابێت کەس گاڵتە بە کەس بکات. جیاوازی لە نێوانی ڕەنگەکان و باڵاکان و دەوڵەمەندیەکان و ئاسەکانان نییە. الله جل جلاله مامەڵە لەگەڵ دڵا دەکات، لەگەڵ عەمەلا دەکات، نەک لەگەڵ ڕەنگ و ڕوخسار و لەگەڵ قسەکاندا. کەواتە وما أرسلناك إلا رحمة للعالمين وإنك لعلى خلق عظيم. ئەبێ لە ناوەندەکانی خوێندن زانکۆ و پەیمانگاکان لە بازار لە هاوماڵی لە کار و کەسابەت ئەهلی قورئان جیاواز بێ، کەسێکی بەڕەوشت بێ. خاڵی سێیەم کە باس لە شەرع دەکەین، منهاج دەکەین، باسی حکم دەکەین. ئەم قورئانە بە 500 ئاەتۆ پێمان دەڵێ هاتۆ بۆ ئەوەی حکمی دڵمان، ماڵمان، وڵاتمان بکات. هەموو پێغەمبەران ئەزیزانی من خوای پەروەردگار پەیامی هەموو پێغەمبەران ئەرچی هەموو پێغەمبەران کۆ دەکاتەوە جارێکی دیکە لە 3 وشەدا. ئێمە بۆچی دروستکراوین؟ خۆی وەڵاممان دەداتەوە لیعبودون هەتا عیبادەتی بۆ بکەین. کاتە ئەرکی یەکەمان عیبادەتە، ئەرکی دووەم، ئەرکی سێیەم عیمارەت لەگەڵ خلافەت، ئاوەدانکردنەوەی سەرزەوی و هەروەها بەڕێوەبردننی سەرزەوی. کاری پێغەمبەران ئاراسەکردنی کۆمەلگایە، کاری پێغەمبەران وەرگرتنی دەسەڵات بۆ جێبەجێکردنی شەرعی خوای پەروەردگارە. کاری پێغەمبەران کاری شوێنکەوتوانی پێغەمبەران کە ئەهلی قورئانن. بە هەمان شێوە ئەبێ بزانین بەڕاستی کە ئەم قورئانە بکەینەوە بە حاکمی دڵمان، ماڵمان، وڵاتمان. بۆیە دەڵێم دڵمان چکۆ دەبێت لە خۆمەوە دەست پێ بکەم، دەبێت لە ماڵی خۆمەوە دەست پێ بکەم، دوجار دەبێت لەگەڵ کۆمەلگاشە دەست پێ بکەم. بەڵێ ئەزیزانم حکم زۆر گرنگە بەڕاستی. کەواتە یەک ئەرکی ڕاستە و خۆمان لەگەڵ خوای پەروەردگارایە. ئەرکی من و تۆی مسلمان دوانیان بریتیە لە ئاوەدانکردنەوەی سەرزەوی، بریتیە لە خۆشویستنی سەرزەوی، بریتیە لە چوونەوە بۆ ئەو عەقڵیەتەی کە ئەم ئیسلامە بە 1000 ساڵ حکمی سەرزەوی کردووە. ئەوەی ئەمڕۆ بەشێکی جوان هەیە لە حەضارەتی ناشرینی ئەوروپادا بەخوا حەضارەتی ئیسلامە. جێدەس و جێخامەی پێغەمبەر و پێغەمبەران و شوێنکەوتوانی بەتایەتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام. خاڵی چوارەم ئەم قورئانە باس لە قەسەسمان بۆ دەکات. بەڵام کام قەسەس؟ ئەحسەن القەسەس. بەڵام قەسەس و چیرۆک بۆ عیبرەتەن لئولی الئەلباب لئولی الئەبصار. چیرۆکی قورئان چیرۆکی بەرئاگردان نییە، چیرۆکی مێژووی دروستبوونی ئەم کەونەیە. ئەم قورئانە لە چیرۆکدا پێمان دەڵێ ماناکانی ژیان یانی چی؟ تێڕوانی من و تۆ بۆ مردن یانی چی؟ ئایا مرۆڤ دەبێت لە مردن بترسێ یان دەبێت خۆی ئامادە بکا بۆ مردن؟ ئایا دەبێت نەک نابێت بترسین لە مردن، ئەبێت تەنانەت مەلەکول مەوتیشمان خۆش بیە و لێرەوە دەڵێم بە هەمان شێوە سەڵات و سەلامت لەسەر بێ ئەی مەلەکول مەوتێک کە ممکن نییە ئیلا دەبێت ڕۆحی من و ئێوە هەمووان کێشەیە.
قەسەسی پێغەمبەران زۆر گرنگە مسلمانانی ئازیز. ئەم واقعی کە ئێستا تێیدا دەژین جاهیلێتێکی دیکە حکمی سەرزەوی دەکات ئەبێ بچینەوە بگەڕێنەوە بۆ قورئان بەڕاستی بە سەبر و بەڕاستی بە لێبڕانەکەی باوکی ئازیزمان باوکی پێغەمبەران سەیدنا نوحەوە 950 ساڵ نەفەس درێژیمان هەبێ لە دەعوە و لە بانگەوازدا. ئەی گەنجان ئەی مسلمانان بچینەوە بۆ ڕازگۆیی و دەستپاکی و داوێنپاکی یوسفێک کە ئیقتیسادی ئەو کات بژێوی و ژیانی خەڵکی لە چ مەترسیەکدایە چۆن ڕزگاریەکات. ئەی ئەمڕۆ چۆن مرۆڤایەتی لە سوو لە ڕیبا ڕزگارکەین. ئەم هەرەسە ئیقتیسادی کە ئەمڕۆ بەسەر زەویدا هێنرێ کەمینەیەکی سەردەستەی ستەمکارانە حکمی زۆرینەیەکی ژێردەستەی ستەم لێکراوەکات بەچی بە ئیقتیساد بە تێکدانی ئەخلاق ئەبێ وەری بگرینەوە بەڕاستی ئێمە بەکێ بە منهەجی سوورەتی یوسف. ئەگەرمانەوێ گەندەڵکاران ڕابماڵین مەگەر لە سەیدنا شوعەیب پێغەمبەر زیاتر کێ هەیە ئین ئوریدو ئیلا الئیصلاح ما استطعت. ئەبێ لەوە فێربین کە ئەم گەندەڵی و ئەم قۆرخکاری و ئەم پیسخۆری و حرامخۆریە بەڕاستی بە منهەجی قورئان نەبێ چارەسەر ناکرێ چونکە تاکی مسلمان هەم ساڵحە هەم موسلحە بۆ خۆت چاکی بە هەمان شێوە دەبێ کۆمەلگا چاکەیت و کۆمەلگا ئاراسە بکەیت. گەر بمانەوێ لە بەرامبەر تاغوت و ملهوڕاندا ڕابوەستی ناتوانین ئەبێ بچینەوە سەر منهەجی موسا پێغەمبەر عەلا نەبینا و عەلەیهیمو سەڵات وەسەلام. ئەزیزانم کەواتە حافظی قورئان زۆر گرنگە زۆر بەڕێزە ئەهلی خوای پەروەردگارن ڕێزلێگرتنیان ڕێزگرتنە ڕاستەوخۆ لە خوا سوبحانە وتەعالا. بەڵام دەبێ هەموو ئەهلی قورئان و قیراءات و تەجوید و ناوەندەکان بە برایان و بە خوشکانەوە ئیتر ئێمە حاڵی ببینەوە بەڕاستی کە بەم قورئانە نەبێ ناتوانین تەغییر و گۆڕانکاری بکەین تەنها و تەنها ئەم قورئانەش عیلاجمانە. بەڵێ ئەزیزانم قیسەی تالوت هەر لە قورئاندا ئەگەر سەرنج بن ئەم تالوتە بۆچی هاتووە؟ خوشکانی بەڕێزم سەیری ئەو ئافرەتانە بکەن نیساء خالیدات ئەو ئافرەتانەی هەمیشە زیندون بزانن بەلقیسە خان چ جێدەم و جێدەسێکی دیارە بچن سەیری خێزانانی پێغەمبەر و پێغەمبەران کەن بە تایبەتی بزانن دایکایەتی چ ڕێز و چ شەرەفێکی گەورەیە. مامۆستایەتی بە ئێوە دەکرێ لە دوای سەیدنا ئەبوو هورەیرەوە وەرە بزانە کێ بەقەدەر دایکی ئازیزمان خاتو عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ فەرمودەیەکی ڕاوەتەوە و فقه و مەقاسیدی شەرعی بۆ ئێمە ڕوون کردووەتەوە کەس کەواتە هەر هەمومان بەم پەیامە کۆتایی پێدێنم وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم. أما وصيتي خواي پروردگار لعلكم تتقون. خواي پروردگار فرمي أمش شارێگەی منە یەک ڕێگا و ڕێبازێکە بریتێ لە ئیسلام شوێنی بکەون شوێنی کوێرە ڕێ و توولە ڕێ و ڕێگاکانی دەستکردی مرۆڤ مەکەون چونکە بەمە نەبێ ناتوان هەستینەوە بە هیوای هەستانەوە بە هیوای قۆناغی عیزت بۆ ئیسلام و مسلمانان بە هیوای جارێکی دیکە ذیلەت بڕوا و ئەم قورئانە ئازیزە ببێتەوە بە حاکمی دڵمان ماڵمان وڵاتمان. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خۆی گەورە پاداشتی خێری جەنابی مامۆستا شێخ ئیبراهیم نێردەسەجاڕی بداتەوە بۆ وتە و فەرمایشتە جوانەکانی. خۆشەویستان پێکەوە گوێبیستی سرودێکە بین لەلایەن برای بەڕێزمان مدرسة علم عرفان قرآن باخ بهاري ضوان قرآن بوشاد ماني وصر برزي هردم شراي قشاوي جيان قرآن بوشاد ماني وصر برزي هردم شراي قشاوي قرآن جيان ما هنا صوبون ما شاد و سر برزم چون كدستور ما دلم كان ياوي روني هدايا چون كقرآن رازي درون ما دلم كان ياوي روني هدايا چون كقرآن شوك اليلاي شان مقرب نور قرآنا دنيا دابري تشكي روشني
أدال سينايا سين بهارا بقرآن بروي تشكي روشني أدال سينا سين بهارا بقرآن بروي مدرسة علم عرفان قرآن باخ بهاري ضلان قرآن بوشاد ماني وصر برزي هردم شراي قشاوي جيان قرآن قرآن سيبرو ساي أبينا هربم قرآن شاد لمجينا أصويرناكي ولدكي برزيا وراو باختياري قرآن ببينا أصويرناكي ولدكي برزيا وراو باختياري قرآن ببينا أي قرآن كم تاك هتواني صار جدار دو مرهمي جاني دڵی پڕزامم بە تۆ شادایە بۆ ئەم مەردوومە هەناسە و ژیانی مەدرسەی عیلم و عیرفانە قورآن باخ و بەهاری دڵانە قورآن بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیان قورآن بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیان قورآن. خۆی گەورە پاداشتی خێری مامۆستا زانیار بداتەوە، دەنگی هەمیشە خۆش بێت. بەڕێزان و خۆشەویستان، ئێستاش مامۆستا محەممەد ئەنوەر وەک یەکێک لە مامۆستایانی مۆڵەت پێدراوی لقی شارە زووری دەستگای نووری حیکمە وتەیەک پێشکەشەکات با بەڕێزیان بفەرمێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بە ناوی سەرجەم مۆڵەت پێدراوانی دووهەمین ئاهەنگی بەڕێوەبەرایەتی قیراءە و مۆڵەت پێدانی لقی شارە زووری دەستگای نووری حیکمە بە خێرهاتنێکی گەرمی سەرجەم میوانە بەڕێزەکان دەکەین. بەڕێزان، ئەمڕۆ لە بەرواری 30 جەمادی الئاخری 1446 کۆچی بەرامبەر بە 31 دوانزەی 2024 زاینی خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لەم ئاهەنگە پرشکۆ و پیرۆزەدا مۆڵەتی جوانخێنەوەی قورئانی پیرۆز وەردەگرین لە ڕیوایەتە جیاوازەکان. داواکارین لە خوای تەعالا زیاتر یارمەتیمان بدات و بەردەوامیمان پێ ببەخشێت و زیاتر شارەزامان کات لەم کەلامە پیرۆزەی خۆی. بەڕێزان، ئێمە لە لقی شارە زووری دەستگای نووری حیکمە لەگەڵ جوانخێنەوەی قورئانی پیرۆز لە ڕێگەی مامۆستا بەڕێزەکانمانەوە فێری زۆرێک لە عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامی و ئادابە بەرزەکانی ئیسلام بووین و لەژێر ڕۆشنایی ئەو فەرموودەی رسول الله صلی الله عليه وآله وسلم کە ئەفەرموێت من لم يشكر الناس لم يشكر الله، هەر کەسێ سوپاسی خەڵکی نەکا سوپاسی خوداش ناکات. بۆیە بە پێویستی دەزانین لێرەوە بە ناوی سەرجەم مۆڵەت پێدراوانەوە سوپاس و دەستخۆشی خۆمان ئاڕاستەی مامۆستاکانمان بکەین و بڵێین جەزاکم الله خەیرا بئەحسەنی جەزاک. خوای تەعالا بە باشترین و جوانترین شێوە پاداشتی خێرتان بداتەوە، هەر پیت و وشەیە کە ئێوە فێری ئێمەتان کردووە بیکاتە هۆکاری زیاتر بەرزکردنەوەی پلە و مەقامتان لە بەهەشدا. و بە ناوی سەرجەم مۆڵەت پێدراوانەوە سوپاس و دەستخۆشی خۆمان ئاڕاستەی سەرجەم بەرپرس و کارگێڕ و ئیدارە بەڕێزەکانی دەستگای نووری حیکمە دەکەین کە پاڵپشت و هۆکارێکی گەورە بوون بۆ بەدەستهێنانی ئەم مۆڵەتە و سازدانی ئەم ئاهەنگە. و سوپاس و پێزانینی خۆمان ئاڕاستەی خانەوادەکانمان دەکەین کە هۆکار و پشتێکی گەورە بوون بۆ بەدەستهێنانی ئەم مۆڵەتە. خوای تەعالا بە جوانترین و باشترین شێوە پاداشتی خێریان بداتەوە لە قیامەتدا تاجی شەرەف و ڕێز بکاتە سەریان. و لێرەوە بە ناوی سەرجەم مۆڵەت پێدراوانەوە دەمانەوێت سوپاسی تایبەتی خۆمان ئاڕاستەی زۆر بەڕێز جەنابی مامۆستا ئەحمەد بێسەڵمێنی بکەین کە یەکێکە لە سەر چاوەیەکەمینەکانی هێنانی زانستی جوانخوێنەوەی قورئانی پیرۆز بۆ دەڤەری شارە زوور.
ئەگەر هەمووشمان نەبێت زۆری نەمان سەنەدمان دەچێتەوە سەر بەڕێزیان داواکاری لە خوای تەعالا بە باشترین شێوە پاداشتی خێریان بداتەوە بەرەکەت بخاتە تەمەنیانە و لەش ساغ و تەندروستیان بکات عاقبەت خەیریان بکات وداواکارین لەخوای تەعالا ئیخلاص و ئیستیقامە و سەواب بە ئێمەش ببەخشێت بۆ بەردەوامبوون لەسەر ئەم ڕێگە پیرۆزە و پاراستنی ئەم شەرەفە کە خۆی پێی بەخشیوین دووبارە یەخوا بەخێر من سەر چاوانمان وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، ئێستاش کۆمەڵێک مامۆستای بەڕێز لە لقی شارەزووری دەستگای نووری حیکمە کە مامۆستای مۆڵەتدەرن لێرە خەڵات و سوپاسنامەیان پێشکەشەکرێت داوا لەم مامۆستا بەڕێزانەکەین لە بەشی برایان تەشریف بهێنن ئەلبەتە دوای خوێندنەوەی ناوەکانیان بەڕێز مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا عارف با تەشریف بهێنێت جەنابی مامۆستا مەلا مەحموود تاوگۆزی بە جەنابین بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵات و سوپاسنامە. ذكر وموعظة ونور فيه شفاء للصدور وشفيعنا يوم النشور آياته تروي المدى وصفاته نبع الهدى نلقى الجنان بحبه لن تستقيم حياتنا إلا به هو القرآن والفرقان إليه تنصت الأكوان وفيه تعطر الآذان والقرآن ضياء يملأ الآفاق ونور يبعث الأشواق وفيه محاسن الأخلاق والقرآن يهتدي الحيران فيه والنفس كم حنت إليه يعلو ولا يعلى عليه هيا نرتل آيه ونعيش تحت ظلاله ننسى الهموم بقربه لن تستقيم حياتنا إلا به هو القرآن والفرقان إليه تنصت الأكوان وفيه تعطر الآذان والقرآن ضياء يملأ الآفاق ونور يبعث الأشواق وفيه محاسن الأخلاق أسعد به قلوبنا واغفر به ذنوبنا واشرح به صدورنا يا ربنا أذهب به أحزاننا فرج به همومنا واجعله شاهدا